ئەو کاتتان باش خوشکان برانی مسلمان دواتر ئەوزە خەڵکانی ئەلمانی و ئازادی خواست ڕێستانەیە هەموو لایەک دوێنێ من ئەوڵمدا لەسەر ئەو تەحەولە سیاسی کە مەلا مەزهەر یەکێک لە فیگەرەکانی پارتی بووە هەمووانەی لە نزیکەوە دەیناسن پاپی پارتی بوو بۆ خۆش پارتی بووە و ماوەیەکی زۆر و پارتی دامی کردی و ئێستا میگای سێڤەری پارتی بە خۆی باز دەکات و تەلەڤیزیۆنیان لۆدانایە خوێندنیان نازام لۆ کردی و چیتر بەرحاڵ من پێم شتێکی باش بوو بەڕاستی ویستم دامی بکەم کە ئەو تەحەولە لە کادیری پارتی ڕوویدایە یعنی دەستخۆشی لێ بکەین ئەتر با بەرەو لای پافە ڕکشابیتنە بۆ من جیاوازەکان گەورە نییە پارتی دەستە پاول بەڵام ئەو تەحەولە جورئەتە باشە لە ناو کادیری پارتی هەبی ئەگەر بزان ئەم دەمەکانی هەوڵ دەدەم کادیری پارتی فێرە ئیرادەبی فێرە نابی لە بەرامبەر حزبەکەی خۆی ئەوە یەک دووش ئیترم تەلەفۆن بۆ کە زۆر بە بێڕێزی دایخست زۆر پێم ناخۆشە بڵێ نایکەم تاوە چاری قەرەداغی دوارە تەلەفۆنم حەزم لێ نییە بکەم تاو قەباتی کوشتەکەش بە تایبەتی کە ئەو بەرپرسی باڵانیە لە هەرێم بەس کابراج فیگەرێکی گەورەی ئیسلامیە بۆیە نامم بۆ نادێ کاک ئەو شێوەیە خۆش نییە و ئەگەر ئەوستا وەختت نییە کاتشکردن یەک دنیا دوسێ پۆستی کردیا تحریزی ئەو خەڵکە سادەی خۆی دەکاتن کە لە بەردەستی بە ناوی دین ئەوە دەکا بڕۆن ئەوەی بکەن و درۆزنە و ترسنۆکە و کورد مامۆستا ئەیبا ئەتوو کەسێکی گەنجێکی تائشنی ئەو زمانەتەیە ئەتەکێتە تەبی مەلا واتە نمونەی باڵا لە ناو کۆمەلگای کوردی نمونەی باڵە لە احترام لە ڕێز لە وشە دەربڕین یەک وشە ئەو شانەتی و دەرەبڕی لە سیاسیەک بەو زمانە دەرببڕدرێ ئابڕووی دەچی مەلاش بەشەکرد لەوەی کۆمەلگایان لە دەستە مزگەوتەچیان دەدرێتێ بە دەیان هەزار کەس جیان لێ ڕادەگری لە ئەوان کە کو دەکری هەر مەلا مەزەر بۆ خۆی یعنی لە قسەکانی هەتا لەو گوتانەی لەگە منیشم هەر بەدەی پێکەنی مەدرێتە دەتکەمە فلیم و ئەمیتا پاپاجان هەر دەمویست بەز نەڕوە هاوڕێیان من ئێستا هیچ قسە ناکەم جێ لە ڤیددیوانە ڕابگرن ئێستا تۆزێتان بۆ دەکەم بڕوان پێ بکە هەر ئەوەندەیە دوێ من مەلا مەزەر لۆ دەنجی قەتع دەکەم لۆ بڵاو ناکەمەوە چما ئەلێرە قسە نەکرێتن لە ملیۆن شوێن کە هەیە قسە دەکرێ و ڕەخنە لە ئێمە دەگیرێ و پارتی وێچێتی گەڕانە گرگرگرگر هەرچی هەبووە لەو پێش بەلای کەم لەو پێش ساڵەی یەک خەلەلی منیان دیت تۆ بڵاویان کردەوە لە میدیا سێبەرەکانیان یعنی ئەمە لۆ دەترسێم لە مەلا مەزهەر دەچم دەنجی ئەوە دەکەم دەبڕم و تەهەڕوبی کردیە و ناوێری لقا بکە چ لەسەرەوەی سلێمانی چ لەسەر ئەبوتی چۆی کە هەوڵمدا وەختی خۆی بەڵام بەر لەوە هاوڕێیان هەرچی دەنگە هەمومان لێکدا فەرموجێ لە ڕابگرێ سەم دێمە و کۆمنتاری کە دەدەمەوە ئەو کاتە باش مامۆستا باشی نیوە ڕۆقسەمان کرد بەس ڕێک نەکات ئێستا بوارت هەیە سپاس دەکەم سپاس دەکەم ئەو وەختە دەبەخشی لەگەڵ ئێمە هەندێک قسە وازکەین مامۆستا مەزهەر جەنابەت لە میدیاکان ئەمن دەتبینم تا ئەم ناوم قادر نادرە بۆ ئەوی دوای نەڵێ ئەوەیە ئەوە شتەش بۆ خوێنەر و گوێگرە سپاس دەتبینم وەکو کەسەکی داکۆچکەرەی سەرسەختی لە ئاینی ئیسلام کەمپین دەکەی شکایەت دەکەی لەسەر مینبەرەکان بە جوابدێ هەر ڕووداوەک لەسەر ئاینی ئیسلام بی بە بیرڕای جەنابەت کە تەشیربی بە ئیسلام جیاواز بی یعنی پرسیارێک لێرە دروست بووە هۆی چییە لەسەر کابرایە کە هەموو تەوهینەک یعنی گفتوگۆ ناکە وەکو ئاتیستەکان لەسەر دین دێ جوێن دەدا بە ئەڵڵا بە پێغەمبەر بە هەمووی چۆنە تا ئێستا ئێوەی ئیسلامی کەستان قسەیەکتان نەکردیە و ناکەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وش حالم لخزمة جنابتا برسيارم لي بكيتو والله مدمو
زۆر اعتیادیشە زۆر جا بینیمە لێ دوانت وەرگتووە لە خەڵکی و بڵاوی شکردەوە ئەمەی منیش بڵاو کەیتەوە زۆر اعتیادیە و پێم گوتی مامۆستاوایە بەشا نازیوە بەڵێ بەشا نازیوە سپاس دەکەم مەزهرم داکۆکیم کردە لە پیرۆزیەکانم لە مقدساتی ئیسلامی دیفاعی لی ئەەکەم بەڵێ لە پێناویا خەباتەکەم من داعیکی ئیسلامیم وایە ومن أحسن من دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين إيشي من دعوة إسلامي وخدمت كرني إسلام ومسلمان أنا وایە مافی خۆتە ئەوە یعنی مافە شڕەوای خۆتە بەڵێ هەتا ئێستاش ئازادی بیر و ڕادەربڕین کە لە کوڵاتی ئێمە ئەڵێن ئازادی بیر و ڕادەربڕین پێم وایە حبری عەلا وەرەقە وانیە بەڵێ خەڵکانێک هەن دەیان ڕێکخرا و سەدان یعنی سنتریان دروست کرد هجوومەکە لەسەر ئیسلام و مسلمانان و مقدسات کەسیش نییە ڕێگەیان لێ بگرێت کەسێک نییە تەنبیان بکات کەسێک نییە سنوورێکیان بۆ دابنێ کەسێک نییە قانونێک بیان بەسێتەوە بەڵام ئێمە وەکو داعی و وەکو مامۆسایەکی ئاینی دین فعل لە پیرۆزیەکانمانەکەن دەماندەنە دادگا ئەمان خەنە قەفەسی زیندانەوە من ئەمڕۆ لە مەحکەمەی سلێمانی ئێستا لە سلێمانی لە مەحکەمەی سلێمانی هاتوومەتە دەرەوە لەسەر بابەتێک کە بە ناوی تەشهیر ینی بوختانێک کە ئەنەهو من تەشهیرم کردووە لە بەرەوەی وتومە هەندێک بوتومە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەکرێ بۆ دیفاعکردن بێ لە مەزلوم و لە خەڵکی بەشمەینەت و بەشخورا و دیفاع لە مافی مرۆڤ و بابەتە نەبکە نەک ببێتە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی بێ سەنگەر لە ئیسلام و لە دین و لە مەلا و لە مزگەوت بگرێ بەس کە لەبەر وتومە بووەتە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنی لە 2013ەوە کەیسێک لەسەر من دروست کراوە لە سلێمانی حتا ئێستا 11 جار لە هەولێرەوە منیان هێناوەتە شاری سلێمانی گوێشم لێ ناگرن هەرگوێشم لێ ناگرن بزانن من بۆچی وابوت چی ئەڵێم سوکایەتی ئەکەن ئەمە دادگا و دادوەر و ئەو بابەتانەیە کە بەچوی خۆمان ئەیبینین لە کاتێکا زۆر قەزیێم بینیوە وتویانە منداڵێک نازانم لە ناو دەستگایەکی ئەمنی و ئەو بابەتانە کوژراوە و خنکێنراوە و بیست ڕۆژیش کەیسەکەیان قەپات کرد بەڵام کەیسێک لەسەر بابەتی بە ناوی تەشهیر لە 2013ەوە ماڵاوە بێسە 2023 11 جاری ڕێک لە هەولێرەوە من هاتوومەتە سلێمانی حتا ئێسایەکلا نابێتەوە کەواتە ئاڵی بیرورا دەربرین درۆیەکی شاغدارە ئەوانەی کەوا بە ناوی فێمینیزم و جێندەر و جێندەرباز و ئەو بابەتانە خەریکی بڵاوکردنەوەی بێڕەوشتی و بێئەخلاقین بۆ بەلاڕێدابردنی گەل و وڵات و نیشتیمان لە داخوازیکردنی مافەکانیان لە حکوومەت لە بوونی کارەبا و ئاو غاز و نەوت و یعنی موچە و بەس مامۆستا ببوورە کە قەتعت دەکەم کەپتۆ پرسیارەکەی بەڵێ مەجالێکی باشم پێدا بەڵێ تۆ پرسیاری حساسەکەی ئەبێ جوابی حساسی شوەرگری بەڵێ فەرموو لە کاتێکا خەڵکی بەلاڕێدا بن خەڵکی مەشغوڵەکەن ئەوانن خەڵک مەشغوڵەکەن مامۆسای ئاینیە هاتۆتە سەر خەت دیفاع لە موچە و مەعاش و کارەبا و ئاوی خەڵکی و داخوازی لە مافەکانێنەکا و دیفاع لە ئەخلاق و شوناس و ڕەوشتی گەل و وڵات و نیشتیمانیشەکە خەڵکیمان بە خەڵکیمانەوت خەڵکینە ئەی هاوار یعنی بەغیرەت بن دیفاع لە وەتەن و نیشتیمان بکەن لە دژی داگیرکرد ئێستاوامان لێ هاتە بڵێ خەڵکینە مەجلیسەکەش مەجلیسێکە داوای لێبڕ نەکەم ینی ئەبێ بڵێن ئاگاتان لە هینی خۆتان بێ دیفاعی لێ بکەن ینی مجتەمەعەکان وەها لێ کردە مجتەمەعەکان بە ئاقاری غەڵەتا بردووە ئەبێ ئیشەکان ئێمە ئاوای لێبێ اینجا ئەوانەی کەوا ئێستا بە منەظەم بە ڕێکخراو هاتوون کوفرەکەن بە ناوی دابڕانێک دروست بووە هەموو ساڵێک بە پارەیەکی زەخم دەیان ساید دەیان میحوەری دروست کردە بۆ هجوومکردن لەسەر پیرۆزیەکانمان 500 ملیۆن دۆلار لە شوێنێک 1 ملیۆن دۆلار لە شوێنێکی تر بۆ 500 ملیۆن دۆلار
مامۆستا مەزەرەس پێ ناکەی 500 ملیۆن دۆلار گەلێک زۆرن. ئەمریکا خۆی ئەلانی کرد ئەڵێ 500 ملیۆن دۆلارم لە شەرقی ئەوسەتا بۆ دەعمی ئیلحاد و سرف کردووە. بە زۆرمانەوە نییە لە بۆ کوردەکان بەنمونە ئەوەوی دوایە ئەوانە گفتوگو بابەگیان ئەگەر 1 ملیۆن دۆلارەکەش هاتبێ بۆ جەندەری و بۆ ئیلحاد کاکە بە سێ محافەزە 1 ملیۆن بۆ جێندەری و نێربازان چ فەوزایەک دروستە بێ کاکە. بەس مامۆستا ئەوە ململانەیە تخوا قەوسێک ئەگە بدەیە چکو 7 دقەیە قسە دەکەی ئەگەر بمبووری ئەوە ململانەیەکە ئەوان تا حەدێک ئاتیستەکان گفتوگۆتان لەگە دەکەن ڕێگای دادگا لەگەیەک دەگرنە بەر و ئیسلام دانرایە بەس ئەبوو چیچۆیەک دێ بە پێ ئاینی ئیسلام دەربڕیوە لێ سندومەتەوە ئەوکو شت بڵێم و لە هەموو بابەتێکی شتم وتە حەقم تیا کردووە لەم ڕۆژانە یەکەم دەربڕی دەربارەی ڕوبەڕووبوونەوەی ئەم پیاوێکی ئەوە نییە بڵێ وەڵام مرکزی بێ و دعم کرا بێ و بێتە مەیدان و هەروەنەی لێزانی پێم باوەڕ ناکەم لە ئاین و لە دین و لەو بابەتانە سەفەرێکیان گوێم لێ بوو بەس بکەم سوکایەتی بە ئیمامی حوسین کرد دوایی خێزانەکەی وابزانە پێی وتە بوو کوڕە ئیمام حوسین ئیمامێکی بەردە چۆن سوکایەتی پێکردە هاتووە سەر شاشەی تەلەڤیزیۆن ئەیوو کاکە تەوبە من جایەکی غەڵەت بە ئالوبەیتی پێغەمبەر ناکەم. ئاستەکی زۆر نزمە من شتی غەڵات پشتیوانی ناکەم شتی غەڵات باسی خزمەت بکەم باس خزمەتەوە شتی غەڵات پشتیوانی ناکەم ئەو بیکا تۆ بیکەی هەر کەسێک بیکا شتی غەڵەتە شتی چاکەش دەسۆشیتان لە یەکەم ئەو بیکا من بیکەم تۆ بیکەی شتی باشە منتەهین هەمومان لەو جملانە بەس خزمەت بکەم تێبینیشم وشەی گەندەڵی کەس پێ ناڵێ ژێری برۆت نادەم چاوی کاڵەدان برێوەیە چییە بەڵام ئێمە لەسەر وشە و ڕێزمان محکەمە ئەکرین و ڕاپێکی محکەمە ئەکرین. بەڵێ مامۆستا وەڵای 9 دقە دەرنەچووە دەنگکە نازانم چ بکەم دوای ئەو بەغڵەت لێم مەگرا نازانم لە ئەوەلیەوە دەست پێ بکەینەوە دوای ئەو گلەیم لێ مەکە بڕوا بکە چ بکە ئەم پێ دەرم با لە ئەوەلیەوە دەست پێ بکەین باشە ئەوەتە والله وبالله وتالله وەکو خۆی بڵاوی نەکەیتەوە خدا دەزانی ئەوکە بە فلیمی هندی چونکەم تۆ یەقەی خەڵکی هەرچی گچکە و گەورەیە گرتێتە کەسیش ناوێت قسە لەگەڵا بکە ئەوە من بە ئەو پەڕی جورئەتەوە هاتێم خام لەسەر هەموو فارزەکان داناوە بەبێ ئەوەی لە هیچ شتێک بترسم تۆ ئێستا بە منەڵی 9 دقە لە داکانە بچراوە 1 دقە نانە بۆ دەما گێفرین براکەم خۆ قابلە دەیان دیدار ئەوەتە دەبینی مامۆستا بە تەمەشاکە خۆ بە خۆ فێڵ لێ ناکەم وەڵازلەوەی جوانتر 1 دقە ئەوەتە دەنگەکەەوە تەزیل لە بزانە 9 دقە تەزیل بۆیان نەها ئەوەتە چ بکە مامۆستا یانی خەتا لە منە کاکە دووبارەی دەکەینەوە خۆ 9 دقە دە 12 دقە ڕۆیە مامۆستا ئەتو خودبە دەدەی سەعاتەکە ئەوەستە دەخژێنەوە دووبارەی کەەوە بەکەی خۆت قسە بکە من ئێستا جەومە هەبوو عسرەوە لەبی من ڕاقی و غارەدەی من لە شوێنێکی وەها بووم شەبەکەم نەبوو چ بکەم دەستم پێکەوتۆ بڕوا بکە ئەگەنا بۆ من زۆر باشە نازانم ئێستا بەهەرحاڵ ئەوە تازە نابی بڵاو بکرێتەوە وەکو ساروخی کرۆز و دوای خەڵکە ئاگەڕێی نازم لە کوێ بیدۆزی تۆ بەڵام ئەزانیی تۆ حەق وەهایە یەقەی خەڵکێکی وەها بگری کە دەستی هەیە لە گەندەڵی لە وڵاتە ئاخر نازان چێ مامۆستا ئەم با بێمەوە سەر پرسیارەکەی لە ئەوەلیەوە بە کەیف خۆت قسەت هەیە بکە بەس دەزانی چێ بەڕاشکایی بڵێم ئەمن بەڵێ لە سەفەرم لە فرسەتێکی ترە هەرچی هەموو پرسیارەکە لە من بکەرەوە لە فرسەتێکی ترە هەموو پرسیارەکە لە من بکەرەوە بەس ئێستا یەک لێدوانی توم دەوێ باشە ئەمە ئەو مۆزوعەشی لە شتە لە سەخر دەکەمەوە دەتوانم دیداری تایبەت لەگە بکەم ئێستا ئەمێن کەیسی ئەبوو چیچۆ لام نقطەیەکە ئەلێر باشە بەس یەک لێدوانتم دەوێ یەک لێدوانتم پێ دەوێ باشە بەس 1 دقە بەس با پرسیارەکە لێ بکەم 1 جار جواب دە و با بە 5 دقە بێت چەند بێتن زەوق خۆتە
ئەوها بەو شێوازەیە ئێستا لەبەرووی کە مۆزوعێکی زۆرمان باس کرد ئێستا من مسافرم لە فرسەتێکی ترا تەلەفۆن بکەرەوە لە خزمەتە. ئەی باشە بۆ پێت ناخۆش نەبی بەخوای ناتگرمەوە چی مەسوولەکانی بکە کێ من والله حەزێکی لە سەعات نازانم هەر سەعاتێک ویست من ئەو شخصان نیم لێت بترسم یا لێ ئەلام بدرسم حەد دقیقە ئەزانم بڕاوکە لە مزامە لەم نییە تو ناترسی ڕۆم نییە تێگەشتی عەز دەکەی من پیاوێکی سادم ئارە والله ئێ بەس یەک پرسیاری زۆر ئەخەر قەزیەکەی گەرمە ئێستا گەرما و گەرمە ئەبێ 16 پرسیار بکەی ئینجا ئەو پرسیار ناو ئاخر ئەبێ شتت مامۆستا مەزار ئەمن کەسێکی پرۆفشناڵانە کە ئیش بکەم دەبێ مەسەن دراستم هەبێ بزانم مامۆستا مەزار نوقتا باشە نوقتە زوعفەکانی لە چێن دەردایە تا ئەو دەمی بێم ئەم دەبی بچم دراست بکەم تێم دەگەی بەس ئێستا بەڵێ نقطەی زەعفە من ئەدی کۆ ئەدەگەی ڕۆژنامە نووسەوەی شیتی نازانین چێ ڕۆژنامە نووس کە لقاء بکە ئەبێت بگەڕێت باشە مامۆستا دەی کاتە چ خۆش کاتە چ خۆش سەرچاو سەرچاو مامۆستا چۆنی باشی والله وەختت هەیە وەریان جارێ ئەوە لە مامۆستا ئەمنت و یعنی لە سەدق ئەوە بووینێ یەک جار کرای خەتا لە خۆشت بووە هیچ گلەیم لێ نەکەی والله خەتا لە تۆ بووە وەڵایی من پێم وتی دووبارە دەکەینەوە هەژنۆ دەقە تەسویر بووە خەڵک دووبارە ناکەیتەوە ئەوە بۆ هی من دووبارەکەیتەوە بۆ هی خەڵک دووبارە ناکەیتەوە یەکسەر ئەتەوێ حیایی ببیت و ئابڕووی ببیت نا ئەو بەنای ئەمە شەڕی ئابڕووبوون ناکەین ئەوە مەلا بەختیار بە ئەوەش بڵاو دەکەمەوە مەلا بەختیار پێ بڵێ 22 دقە قسەم لەگەری کرد پرسیاری زۆر باشم لێ کرد لە ئەخیری هیچ تەزیل نەبوو زۆریش پێخۆش بوو کە تەزیل نەبوو یعنی ئینسان کە ئیش دەکا خۆ بە دەستە خۆی نییە ینی بە بەرنامەوە ناکە من وەختەی خۆم لەو ئەوڕۆپای دەدەمە ئەو شتانە ئامانجم ئەوەیە شتێک بگێنم ئامانجم ئەوە نییە شتەکە نەکرێت بەهەرحاڵ مامۆستا وەختت هەیە ئێستاکە خۆ ئێستا خو کاتیاندا قسە بکەین میوانم دانیشتن لە خزمەتیانە سەفەری عومرە بکردەوە هاتن نە وەڵای هیچ دەرفەت و مەجالم نییە ئەی کەی بوارە تێ با ڕێک بکەوین باشە هەر کاتێک ئەم قەرەباڵە خێر نەماو نانە ئاخر ئێستا قەرەباڵغیە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە باشە کۆمنتارت چێ لەسەر ئەوەی کە یعنی ئەو تەحویلە کە چێ سلێمانی هەر پێش 6 دقە برایان خوشکان ئەوەی دیتان ئەوە گفتوگۆ بکەم بەس پێم بڵێن یعنی مەلا مەزهەر چ قسەیەکی کردیە لە بوو من خراپە حزمی جێن دەردەکە تەهەڕب لە پرسیاری ئەوی چۆ دەکا مەتعی ئەوی چۆی دەکە درێ دری باشە تێم دەگەی مەتعی دەکا لەوێن دەر دە بڕوان پێ بکەن 6-7 دقەیە بڕایە چکە هەمووی 7 دقە قسە کرد ئەوەزان 8 دقەیە ئەوی کەش 8 دقە بوو لە پڕق نەما پێسە دێمە سەر ئەو نقطەیەش دەنگ ڕێکۆرد وەکو هەموو ملیۆنان کەسی کە 100 جار ئەتوو دەنگ تەزیی دەکەی لە پڕک دەستت پێ دەکەوی ئالوگۆڕ دەبی ڕێکۆردت نەکردیە ئەوە دەبی
ئەو 5-6 دقەی کە بڕا زۆر گرنگ بوو لەبەرەوەی مەتعی ئەو سوێ کرد گوتی کە ئەمن دەرکرایمە ئەو سۆ دیفاعی لە من کرد پێی دەڵێن باشە بەزەوە گوێن بە ئەڵڵا دەدا گوێن بە پەیامبەری موسڵمانان بەو پەڕی بێزەلەتی دەداتن ئەڵێ دڵی باشە هاوتە لە لەو دەنگەی هەیە مەتعی ئەو سوێ دەکە خۆزیە دەربچوو وایە ئەو یەک دوو هاوڕێیان بەس بەم بڵێ لە دنیا یان هەر یەکێک لە خۆتان چێ هەیە کە دەزداتە مۆبایلی دیاری وایە تەسویر دەکا لە نوێی لێکێکە چی ڕیکۆردی نەکردیە دەستی بە ڕیکۆرد چێ هەیە توش نەبوو نەک ڕۆژنامە نووس و چالاکوان دەنگ خراپ دەبی چەند جار هەیە دیدار بڕۆ هەموو پێژەر ئۆکان ئەگەر دەنگ و شت لێیان تێک نەچی دووسەر لە نوێ دووبارە نەکەنەوە خەلەلی تەکنیکی نەبیتن و لە چێ ڕووی نەدایە من هەندێک نمونەی سەریع دەینمەوە لێرە هەر مەسەن ئەوانەی کردیار باشە بڕەوە مەلا بەختیارۆک و باسم کرد باشترین لقا بۆ من دەنگدانەوەکی زۆر گەورەی دەبوو هەموو شتەکەم لێ پرسی ئەوەی کە دەمنووسی بڕاک ئەو پێی بڵێن دەنگ نەبوو ئەوەندە وتی ئەمن هەیتم ئەوەندە داوام لێ کرد نەیدامێ لەبەرەوەی دەیزانی بەمی گۆت کەس پرسیاری وای لێ نەکردیم ئەو کاک زەمین هەورامی 3 جار لقا منە کرد هەر جاری سەعات دەبوو 2 جاران خراپ بوو دەنگ و جارێک دەنگ دەرنەچوو جارێک نەقەنقیاتە جاری سێم دووبارەمان کردی ئەوە کاک نەزمەدین قادر کورە نازام ئەو پێشمەگە دێرینە یەکێکی کە لە هەولێرێ دەزێژی کچێک دەیان لەو شتانەمان لێ ڕوویدایە دووبارە یەکەینەوە پێی دەڵێن فەرموو یەکسەر بەردەوام بە ئەوجە لە هەمووان دەشتی سەریعیت کەت بزانم بڕاوکەن لە ئەڵمانیا هێ من هەورامی گیرە ئەو پەڕی ڕسوا کرد ڕیکۆرد نەکرا بوو کەمال کردکوچین لەم سای گیرا بوو لە سێنترۆمەشە تا تەکسی ڕیکۆرد نەکرا بوو دەرێ دەستم ئەوە بووە لە بیرم چووە تەسویر کردە بەس ڕیکۆردەکەی نەکردیە ڕێباز حەملانە دووسڵدۆرف لەبەر چاوی ژن و منداڵەکەی کەرامەتیان شکاند بوو 2 کەس ڕیکۆردیان نەکرد هاوڕێیان ئەوە بمەزانانی لە هەموو کەس ڕوو دەکات من پێی دڵێن یەکسەر و ئێستاش تەحەدای دەکەم با بفەرمی ئەگەر لە خۆی ناترسێ ئەو تەهەڕوب دەکەم نایدەویست لەسەر ئەوی سوێ قسە بکە ئەم ناوێری یان لە ڕەوشێکدا ناوێت لەسەر ئەوی پاڤڵ تاڵەبانی قسە بکە برات ئەو تەحەولەی کە لێ ڕوودا دەزانی ئەمن ئەو پرسیارانە مەسئول بۆ لە ئێمە هەڵدێ لەبەرەوەی دەزانی هەموو پرسیارەشی لێ دەکەین من نەمویستی مەلا مەزهەر ئەوە بکەم پێشم باش بوو ئەو تەحەولەی کردێم حەزەکەم کادری پارتی جورئەت بکە ئالوگۆڕی فکر بکە بستە لای پاڤێلی بستە لای یەکێتی ببنە گۆڕان بوێرن قسە بکەن ئەگەر ئەمە نازانم ئەوە ئێستا مەلا مەزهەر دەکە سیناریۆ چکە شتانەمان زۆر دیت بەڵام پێم باش بوو ویستم دەمی ئەو شتە بکەم کەس تەلەفۆنی ئێستا قەپاتم کرد و نامەم بۆ بەجێهێشتیە مامۆستا پێی دەڵێ مامۆستا لە هەموو ئەوەکان بەو بەرڕێزەوە کەچی کاکم لە فەیسبووکی زمانی دەرێت زمانی گەنجەکی 18 ساڵە بابات و لە غوتبا لە تەلەڤیزیۆن کچێک زمانت پاراوکە عیبا کو دەکرێ هەموو قسەی بکەی مامۆستا ئەمن ئێستاش تەئسیری مەلا عومەردی بەگەیم لەسەرە ئێستاش تەئسیری ئەو کۆمەڵە مەلای کۆنمان لەسەرە کە بەو پەڕی ڕێزەوە منداڵ بن پەروەردەیان دەکردین زمانێکی پارا و ئەوە جوان بێ بەشێک لە مەلاکان ناجێرنەوە هەموو قسەیەک دەکەن چۆن دەکرێت و بەو زمانە زبرەی دێسە تەلەڤیزیۆنی لەسەر شاشاخر بە 100,000 کەس ئەوە دەکات من نەحەقی گەنجەک ناگرم کە دەبینم مەلا مەزهەر بەو زمانەی بڕۆن درۆزن ترسنۆک ئەوەی کەن ئەو شەکەرە نازانم کوڕایی بەکەکە هیچ لێ قەومە ئەم چ زۆرمانەیە لەکنە من ئەگەر ئەوەیە بڕۆ لە شوێنەکە لە خۆت بە کەیف خۆت قسە بکە دێم لۆ لێت دەترسن لەسەر من قسەت نەکرد لەسەر ئەوە بووە خەلەل تەکنیکی لە هەموو دنیا بووە و قسەکانی لە قازان زیمە بوو خۆزیە بڵاو بکرا مەتعیە بوو چۆ دەکات نەوە ئەفتەش دەقەی دەرێ لەگە من بە کەڵک بوو لەبەر هەندێکەوە کە دڵی باشە پێی دەڵێم بەس قسە بە ئەڵڵا دەرێ بە پەیامبەر دەرێ خۆزیە دەربچوو بە بزانە کووس گەنجانی ئیسلامی ئەوەیان دەکردی دەکەوتنە گیانت خۆزیە دەربچوو بەیانی من کە بڕای خۆ بەدەستە من نییە حاڵەت ئاوادەم زوو تەمەشا دەکەم نەوەک ئەو خەلەلانەم لێ دروستبی دیارە دەستم پێکەتیە پێش دەڵێن فەرموو یەکسەر بکەوە ئێستاش تەحەدا دەکەم بە تەلەفۆنیشم بۆ کردی وەڵڵی خۆش نێوەڕۆ کوڕەکە تەری گرتیە بەس لە بۆ هەندێک پێ بڵێم وەرە فەرموو چت هەیە بوێرە قسە بکە کوڕەکەی گەری گرتیە بەداخەوە یعنی چۆن دەکرێن مەلایە کوڕەکەی فێڵ بکاتن
قسەی ناڕاست کرد کوڕەکەی دەڵێ لە ماڵ نییە دوای دەرەوە لە باب نووسە تخوا قسەیە ئەگە دەوێت دەنگکەی بڵاو دەکەمەوە چۆن دەکرێت مامۆستای ئاینی لە گچکەیەوە مناڵ فێرە قسەی ناڕاست بکات عیبە ئەتو دوایە لە ئێمە دیفاع زیاتر لە ئیسلامیەکان کردیە بەجددیمە ئەوە ئەمەین هەموو کەسی ئیسلامی سیاسەکانمان لە دادگاکان من لە ئەمنستی تحەدا دەکەم بڕۆم پرسن لە زیندانی محەقی هەموو زیندانیانی ژیرانە لە 2000ەوە لە بەناماڵەیە بوو خەیبەر و لە هەموو ئەوانەی کەمریەدانیا ئەگەر ئەمن کەیسەکانم نەگەیانتە ئەمنستی و ئیشم لەسەر نەکردوی دەیان لایبمان زڵدی پشتیوان سادەق کە ئەوە دەیان ئیدانە و شتمان لەسەر تیرۆر و کار و چالاکی بۆسە مامۆستا و شاری لەسەر ئەو تیرۆرە سیاسیانەی کە پارتیوێچێتی بەرامبەر ئیسلامیەکانی کردبی نەکردبی دەسە ڕیشتانی مامۆستا نادرکاریتانی ئەمە قسەمان کردبی جەنابەت ئەو دەمی لە بن پیری پارتی پارەی دەدایە کوڕی پارتی بووی کەی ئەنگۆ کەیە تو ڕۆژێک لە بوو خەڵچە لێرە چێ سەزادەی کەی دیفاع لە تیرۆرە سیاسی کردی دژی تیرۆری سیاسی بەرامبەر حزبەکە دەنگت بەرز کرد کەی لە سەزادەی ڕۆژێک شەقەکت لێ درایە هەر بەس پڕدایتە ئەو گەنج و مەنجانەی کە باسی یەکسانی و ئازادی دەکەن هەر خەریکیوان بوویە تو کەی دژی دسوڵتا باسنان و ئاو کارەبا دەکەێتە مەسعود وارزانی پاڤڵ تاڵەبانی و کۆسرە ڕەسوور و نازانم فازڵ میرانی لە من و تو زیاتر قسە دەکەن ئەگە بەو قسانە بێت چاوی من بە قوربان بەس ئەتوو هەموو جەپەکانت بەس بەو ئاراستەیە بردووە دەرەقەتی ئەوانە وادی ئەوانەی بەرەگای حزبەکان کە پەڕی قورئانی سوتایە کە بەدەیان کادری ئیسلامی لە زیندانەکان ئەو پەڕی قەدریانێ دەکرد کەیەت و قسەت کردیە نەک خەڵکی علمانی و ئازادی خواست کەی ڕۆژێک لە ڕۆژان لەسەر ئەو هەموو بارەگا سوتانە هاتی قسەیەکت کردبی مەلایەکی ئاینی ئەلەو هەموو نائەدالەتی بەرامبەر زیندانی بادینان و شیرازەوە کرا کەی ڕۆژێک لەسەر دژی تورکیا قسەیەکی جددیت کردی لە بەرامبەر حیزبەکەت ئێستا دەی مزادە چ لەسەر ئێمە دەکەی لە ئەوەوە هاورا من نامەوێ بڕۆکە ئەگە بە دوایدا بچم من ئەزانم ینی مەلەفی هەموو خەڵکمان پێ دەردێەوە ئەم قسەکەم پرسیە بڕۆ هەندی زانیاری خەتەر هەیە ئەگە ئەوەی کەم بەس ئەمە کێشەمەوە نیەم پێم باشە دەستخۆشیش ئێستا لێ دەگەم تحولت کردیە لێ پارتی بەرەوی نزیکبوونەوە لە پاڤێلی دەڕۆی یعنی قەزم لەوەیە کادیری پارتی فێر دەبن جورئەت دەکەن لە بەرامبەر حزبەکەیان دەرێن نا ئەگەر لە ئینتیهازی بی ئەگەر ئەوانە هەموو خۆ لە پۆست لایەندا براکەم هەرای زۆربەی ئەو پارتیانەوێ لە پۆستەکانیان لایە درێژمال دەکرێن دەست بە هات و هاوار دەکەن خۆچیمە نین لەسەر خەڵک لەو ئەوروپای تەمەنمان لە هەڵوەری هەرتی شەڕی گەورە و مافیاکانە لەسەر خەڵکی کوردستان دەکەین لەو ئەوروپای خۆشەی دێنە بەر دەرگا داولی کوشتنمان دەدەن ئێمە لەسەر ئێوێ خۆ لەسەر خۆم نییە من ئەو پەڕی های لایف دەژمنەوە ئەوروپای هەموو حقوقەکەم هەیە کە داوا دەکەم لە بۆ ئێوە بە سەدقاتم هەیە بەڵام ئەوانە کەی لێیان دەدرێت کەی ئیهمال دەکردن کەی لە حزب ئەوە دەبن ئەوە دەبن ئەو دەم پێم باشە دەست خۆش بی جورئەت دەکەی تحول بکەی لە پارتی لە بۆ یەکێت لێیان نزیک دەبیەوە بەس مزایدە مەکە و دووش تکایە بە ئیسلامیەکان یعنی وەکو زەماوەری پارتی مەبن بەو زمانە زبرە ئەوی ڕەخنەیەکی گرت کاچمە تو ئاینەکەت هەیە 6-7 منبەری ئیسلامن لە بەردەستان و پێنجی خەڵکە خۆی پێ بەناو ئیسلامیە تێم دەگەی ئەو هەموو ئەوەت هەیە قووەتە ئیسلامیەت هەیە ئەو هەموو شەرع و کتاب و ئەوەت هەیە چیەکێک ڕەخنەی گرت گفتوگۆی کرد سەرنجە چیدا ئەسلام دەرێم سەک نابی بکوژێ بەڕەشیشەوە 1000 جوونمان پێ دەدرێت کاچی من ئەو کو دەگرێتن من ئەڵێم مەلا مەزهەر دەنجی بڵاو دەکەم و دوێنێ بێەوەی هیچ کەس بزانی کە خۆی چییە 1000 جوون بە من درایە و چه ئەخلاقێتە کە چ پەروەردەکە ئەخلاق کو ئێمە ئیش دەکەین لە بۆ گۆڕینی ئەخلاق لە بۆ ئەخلاق نەک دەموچاو لۆ دەموچاو جا ئیسلامیەک بێ بمانگری و بمان کوژ و زوێنمان پێ بدا و ڕێنەدا قسە بکەین فەرقی چێ لەگە دەستگای پاراستن و زانیاری کاچی من خۆمە نادەموچاو ناگۆڕین ئەمە دەمانەوێت هەموومان بە یەک دەنگ بە زمانێکی پارا و جوان گفتوگۆ لەگە یەک بکەین تۆ ئیسلامی بەوەکو ئێرە مەسیحی دەبی علمانی دەبی قەومی دەبی ئیشتراکی دەبی ئازاد بەس ناکرێت تۆ بێ بەو زمانە زبرەت بێ یان بە حڕەشایان بە جوێندان ئەو هەموو گەنجەتان کە تە بەردەستی بەس فێرە تەشهیر و ئەوەی دەکەن جوێندە دەگەن یعنی یەکێک ئەگەر بەس لەگەرەنگۆ نەگونجێ مشکلەک نییە 1000 شتی ئینسانی کە باش بکە هەموو باوەڕەکانی ئیسلام بە پراکتیک جێبەجێ بکە ئەوەی کە بانگەشەی دەکەن
هەرزەر بلێدن بەڵام ئەردوغانێک ئەو هەموو جەریمە دەکاتن سەدامێک بە تایبەتی ئەردوغان داتان زۆر گرنگە باشەوە چ باوەڕەکاتانە بەس لەبەر ئەو دەرێ ئەڵڵا ئەویت کار لەگەر ئەو ئەڵڵایەی بەو دەقیقەیە نییە کو دەکرێت کاچی منە گۆ سەیری ئێمە دەبی هەوڵ بدەین هەمومان لە وڵاتەین هەرێکە هەر فکرەیەکی هەیە گفتوگۆیە بکەین نەک بەو زمانە زبرەی قسە لەگەیەک بکەین لە هەمووش کارە ساتن مەلا مەزهرە دێ بەو زمانە زبرە قسە دەکاتن لەسەر تەلەڤیزیۆن کاچی من مەلا نمونەی باڵان لە ناو کۆمەلگاکە دەبی زمانشی پارا و جوانیان هەبی و خەڵک لە ئاساییان دەکە هەموو فیگەرە دیارەکان لە مسەقەفی لە سیاسی لە ئەوەی کاتوە چی دەسەڵات وەچ شەلاتێکی دەسەڵات قسەت کردێ فەرقی چی بە هەر ئەمامە لەسەربی و هەر خۆت پێ ڕۆشن بیبی و هەر خۆت پێ چالاکیوانی مەدەنی بیچن و مافی مرۆڤ بی کە دوێنە داوەکو سەرسەریەک فەرقی چی کاتە چی خۆش